بینەرانی عەزیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتو تەلەڤیزیۆنی حیزبی حیکمەتیستان پێشکەش لە بەرنامەیەکی تر و هەفتەیەکی ترە لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو خۆتووە. لەم بەشە لە بەرنامە اسماعیلی وێسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حیکمەتیستمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە ئیتفاقات و ڕووداوایەک کە لە چەند ڕۆژ و هەفتەی ڕابردووە لە کوردستان لە زەمینای جۆراوجۆرە ڕووی داوە. پێشەوەی پرسیارەکەم ماڕاستە بکەم، ماوەڕ اسماعیلی وێسی، ئەگەر دەنگی منە بیسی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی خەوتووی تەلەڤیزیۆنی پەرتو. سپاس بۆ کەم وەختیان اختیام ناکاردا گەڕۆزی ئەسلامی شمەز بۆ بینێن لەگەڵ تەلەڤیزیۆنە پەرتو. فەرمووی. سپاس بۆ تۆش. هەور اسماعیلی وێسی، هەروەکو ئاگاداری ئەگەر لە زمانی تۆ ببیستین ئاخرین ئەخبار لە زەمینەهای جۆراوجۆری مبارزاتی کاریگەری ئیجتیماعی لە کوردستان، ئەگەر ئیشارەیەکی پێ بکەین پێشەوە بینە سەر ئەسڵی مەطلەبەکە، لازمە بە تۆری خولاسە چاوخشانێک بەسەر موقعیەتی سیاسی، اقتصادی و ئیجتیماعی و مبارزاتێکە لە کۆمەلگایە دژ بە جمهوری ئیسلامی وجودیەدا کە موجودیەتی کولی موجودیەتی جمهوری ئیسلامیە خاتە ژێر پرسیارەوە. ئەگەر لەم بابەتەوە نکاتێک بە نەزەرە دەگا، ئیتفاقاتێکە لەم چەند ڕۆژ و چەند هەفتەی ڕابردووە ڕوویداوە ئێشارە بکەی و بە سەمی بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتو بگەینی، زۆر سپاس دەکەم. بەڵێ هەوای ئیشارەتان پێکرد. من بە تۆر ڕۆشنە مشخص ئیشارە بە چەند مەسەلەی مشخصەکەم. بڵانە مەسەلەی کە هەر ئارا بە تۆر واقعی کە عەلەی موجودیت جمهوری ئیسلامی جنبشێکە سەرنگونی تەڵەبانە و خود جمهوری ئیسلامی نسبت بە مەسەلە واقفە لە زەمینەهای متفاوتە کە تەماشاکەی هیچ تەغییر و تەحوڵێک کە مثبت بێت کە بتوانێت مەوقعیت جمهوری ئیسلامی بە مەوقعیەتێکی باشترەوە لەبار اقتصادی، سیاسی، اجتماعی، فەرهەنگی و حتا بینالمللیەوە لە سەرە بینالمللدا کە بتوانێت و حتا لە کل منطقی چاکە مەسەن بتوانێت کە هێنی کاتومانە نییە ئەوەی کە مەسەن شاید یەک پرسیار بێتە بەرەوە کە لە ساڵگە 1441 کە ئەو جۆرە کە شاید و باید اعتراضات تودەی اجتماعی عەلەی موجودیت جمهوری ئیسلامی دوای بێتەوە ئێبرار وجود عەلەنی نەکرد. ئەمە یەک واقعیەتی وە مەسەن ئەمە بەرداشت وای لێکێ ممکنە بەرداشتایەک بدا بەدەستەوە کە بەسا ئەو مردمێکە لە 1401 کە ئێبرار وجودێکی عەلەنی اجتماعی کرد بە جمهوری ئیسلامی و ئومیدوار بە سەرنگونی جمهوری ئیسلامی تەلاشێکە سازمان یافتن متشکل بوو کاتووە مەیانوەمانە و جمهوری ئیسلامی لە زەمینەهای متفاوت داوا تەمناوە لە سەد کل دنیا ئەوە بەرداشتداوە کە بەسەر جمهوری ئیسلامی بەرەدەبێ پەرتکا بە شێوەیەکی انقلابی سەوقەت بکرێت. ئەوە لە ساڵگەردەکەیە کە ئەم مەسەلە نەبوو کە جمهوری ئیسلامیش کە ئەوەی کە بوو کرد یا قەتڵ عام و کوشتار و بەڕێوەمانی کە هیچ بێسێت. وەێ نکتەی تر کە وجودی ئەستەم بابەتەوە کە توانین کە مەربوطە بە ئەم بەحسەی ئیمشەوە ئێمە، من خۆم معتەقدم بەرەو مەسەلە و واقعیەتەوە کل فاکتوالهایی کە مەسەل وجودی نیشاندا موقعیت جمهوری ئیسلامی موقعیتێکی باشتر نەبووگە، جمهوری ئیسلامی موقعیت کە زیاتر بووگە، تەوازنخوا بە تۆر عام لەسەر ئێرانە ئەوەختە بە منفعەی جمهوری ئیسلامی هەڵەو نەگەڕیاگەسەوە و ئەمە واقعیەتێکی عینی، واقعیەتێکی غێرە قابل ئینکارە و خۆشیان بەنسبەت بەم شێوە معتەرفن. ئەتوانین ئەگەر بێژی کە مەسەن فاکتێک کە فرە جدی و ئەساسی بێت کە چۆن معتەرف عەمەڵەن معتەرف بەم قەزیە. بڵانە زەدوبەندهای تواو تەلاشایە کە ئەیکەن نیروگەل ئەمنیەتی ئینتیزامی بە شێوەهای متفاوت، قوانینهای متفاوتی کە مەسەن وە کە بتوان هەرچی بەنسبەت فتە فشابێنن بۆ جامعە خۆت بۆ خۆت نیشاندانێ کە بۆ جنبشە جاریە، ئەو جنبشە کە بەسا ئومیدوارە و کەمە هەمەتی بەسکە بە سەرنگونی جمهوری ئیسلامی وەزانی جمهوری ئیسلامی کە بەسا بۆی ممکنە سەرنگونی کات و ئێستا مشکلاتی شتەکانی چ زەمانە باسی پێوانم ئینێکە مەساڵێکی تقریبا 4 هەفتە قبل باسمان کە بەتۆ مفەسەڵترەوە ممکنە بعدەنیش بکەیت بە مفەسەڵتر باسکە لەسەر قەزیە. ئەمە ئەم گشتە فشارە کە جمهوری ئیسلامی خۆی بۆ تیایەکە حتا کە بەس تۆشاکە قون و خوشبن ئەوەی کە با ممکن بوو حکوومەت نظامێکی ئەلان نەشدە لەسەر تاسە ئێرانە لەسەر تازیرانە مەسەن کە اینکەوانە کە بەڵکو لە ساڵگەردە شاری 2014 کە نەتوانێت بێستا ئێبرار وجود عەلەنی اجتماعی نەبێت. بەڵام
سيرا أم مجموع مثلا بل أساد أو واقعيات عيني اجتماعية فقر فلاكن نداري نبوني بيكاري أو حتى فشل هاي روحي رواني بحقوقي دعاية بتوقرتن زندان كشتن بازداشت کردن كل أم جوشتانه كمثلا زمینه و كمثلا ك خیزش 1401 بمدة چندین ما كمثلا الجمهورية الإسلامية كصوت زمینه واقعي يعني اجتماعي أو زمینه واقعي يعني اجتماعية ما سوا والجمهورية الإسلامية كبسا كوت بعد توازن قوى ونفعات هي وذكر توازن قواكا بل عليه موجودية الجمهورية الإسلامية وبنظر من لو عمق جامعة سازمانية متشكل تلعبت بتجربة تلعبت قبل خرج شكردن كتيدبرو كبتواني هرشي في تلك الجملة ساي بل أول تستندقوني صغر أسد فتكاوى كيني كان أو كجيان الشركة وكام آخر ناتيو كجيان الجملة ساي بل أنا بحساي كتلك جيكا باسيكا متى أم بحساي إمشو ما كمان متى لو أوزع أحوالا كمستوى شكل السلازين لكردستاني شالواسا لكردستاني شاشات وزع أحوالي كي واسا وجهه فزاي بيساء اعتراضات مبارزة على موجودية الجمهورية الإسلامية هل بدوامها وتوازنها مع الجمهورية الإسلامية ولا قرية قصة چون كردستاني جامعة كردستان كمان وقت باسيا كان منزل مستلفان هنية أو بشكل تقسيمات جغرافية سياسية لما استان كردستان كل مناطق كل نشين نقل بيلانا كبيصابنا وكردستان كباسي دكيتون جورشتانا أو تبعنوان جزء تفكيك ناپذير لإقصاء سياسي لان الجامعة لان أو هذا مشكلات ومسائل كمثلا كوجود يزبال تبعيجنا برابرية أو نداري بيكاري هجاري فقر فلاكت أمانة لكردستان شاء أو نكاسير ممكن مثلا بالنسبة من مسلوب بشاوتي بيتومانا وانت أقل ما هو لغة مثلا خزية كإن كاين كجزيديك لو أخبار يشتكى أسواني فترين متوان بلانا يكي لو مجموع مسائلنا كنتيجة لم مدتها كاعتراضاتي هو كعلى موجودية الجمهورية الإسلامية مثلا فلسطين فلسطين ومعناه كمثلا جواز أو كمثلا لتانا بوغا لأهوازا بوغا لمشهد بوغا أو لشاسنا لسقزا بخاطر مجموعة مثلا مسائل معيشتي مسائل السلفي مشكلات معاناة كلا مثلا محل كالو مجرشتان لسا مسائل اسمه وجودية أو احتاج يعني هل مثلا قضية كمثلا أبينين لسالجر بيسا جان بخت قد ك لسال على الجمهورية الإسلامية كإنتيا لشال بوكانا بطور مشخص خانوادي أو كسر كمثلا جاني بخت سازمان يافتا آگاهانه برنامج جان كجا دوابتون دسر قورسان لسر قور مثلا خوشويسة كان ينوى دوابتو بحماية اجتماعي جامعة عشان كجمهورية الإسلامية تو تلاشي هذا شيء كل شيء شاوشاني كشا أقرب أكو جو أماك أو كملاسم لك وما أسمعني يقل لشوني وكاميانا مثلا بخاطر فؤاد محمدي وبرهان كرمي علنا كشون بحث يعني كسخوناني كان كوقت اشتراك سلسلة دفاع لآزادي لبرابري دوائتهم مفتخرون لسلو قضية وباحتمال بنفسك ولا سلو قضية كبساعة أمانا درجة وصل نقولي جمهورية الإسلامية جانيا بحكوا بس روح يوفى زي ما نسا والجمهورية الإسلامية نتيجة شكلها كمان وقالوا مثلا هل لو مدتها مجموعة كساني كي قلقل لشاسنا شندين نفرية مثلا بنقف فعالين كايقري اجتماعي مثلا هاجر السعيدي كقبلا بعنوان زندان أو كتعليقية بدي بازاش شيكا وقتا كاملان صاف مانجا هلوا لسقزا إسماعيلي قلقا مختار دهداري مثلا لشاسنا إن كرجع كبسعونا فعالي كارجري اجتماعي كبسا سازيدان تعليقي بيت حمل كرجع أمانة نشانة قد مدمون جمهورية الإسلامية أو ذا هل بيسبنج بهمنا شان روج لما بيسبنج نواب ذا شان روج لما بخاطر بيصا روج جهاني مبارزة بل عليه خشون عليه جلان بول لغوة بيصا خشون عليه جلان وجلشتانك روج كي جهاني أو لشاتنا جنان أزادي خبر ثبتوا على نيك تشوغن أو ذا رزيان لم روجك لقى والشعار الخصوص باسوين يعني كنسبة بقضية دفاع لأزادي دبرابري ودفاع لبرابري حقوق جنوبية وعليه بيصام فهم السنة اجتماعية قماندين من سالاري وبيصام دفاع لبرابري حقوقي اجتماعي وإنساني جنوبية يعني أما أنا مجموعة مسائل وتواشاكين بس يعني المسائل فقط في العالم كباسي كاين هل لم مدتها كمثلا جواز ذاك
شاری وەک سەقز و سناکە باسمانەکە لە منطقە مەریوانی شاشە لە منطقە مەریوانی شەکە چون کەسیان کردکە بازداشتیان کردگا ئەو وەختە ئاحتیاجات معلمین دانیشتەکان فەرهەنگیان هەر بەردەوامە لەسەر مەسەلەی وەزعیەت معیشەتیە نکتەی تر کە مەسەن گەرەکەم مەسەن کوشت و کوشتاری کە مەسەن جمهوری ئیسلامی فەقر و فەلاکەتی کە تەحمیلی کە بەو جامعە دوایێتەوە مەجموعەی ئینسان ناچارن لە تەیفای متفاوتەوە کە مەسەندا سەرتاسەری کوردستان کەسە بەسەر کارێک کە مەسەن بەناو کۆڵبەری کە بەسەر بەخاتە بەدەساوردن مەبلەغێکی ففر ناچیز کە وەختەوە شایەکە ئێمە خوێن بەهایەنە ئیستا جگە لەو منوتۆ مەسەن لەو کێفسانگە بێسامەت بە ئێران و عێراق و کوردستانەوە ئەم دوێ حرەکەتمان کردزانی کە بەسا چ پەردگا هەیە کە چ نادەبارێکە چ وەزیەتێکە کە مەسەن بە وەزیەتە جاییسە بێت کەسانێک کە مەسەن بە کۆڵ و بارێکی سەنگینەوە لە پەرتگا و کەم نەخوارەوە جمهوری ئیسلامی کە ئاگانە ئینیان بۆ کاتوەمانە کەمیان خاتە کەمینەوە دوایێتەوە بەعەمدەن سینیانی نیشانی کە چەندین فەرمیە کوشکا لەمە نەوسووە ئەوە مەسەن چەندین نەفەری زەخمی کردگە یەکێ لەوانە کرد یا مەسەن یاوە ویسیە خەڵجوانەوە کە متەسفانە گیانی باکردگا لە شوێنی وەک ئەنگەژاڵ و مەز بانە کە بەڵام دێوە سێ نەفەریکەین کە دوو نەفەریان کە مەسەن فواد قوربانی دوایێتەوە عەلیزادە وەزانە کە مەسەن 17 ساڵە قەت سەقز و خەڵک بێزا منطقەی گەرمانی و جۆرەشتانە لە منطقەی دیواندرای هەر بەو شێوە ئەمانە مەجموعە مەسائلێک کە مەسا ئاخرین ئەخبار هەیەکە کە وجودی هەست ئیتر بگەن لەسەوانە کە مەسەن کەسانی کە مدەت های وەسی توولانی کە بێسەر و شوێنن لە سیاح چاڵەکان ئەمانەکە منتا مەسەلەی دامەپێدان بفەقر و فەلاکرد و لەداری و عەمدەن کوشتن ئەم کۆڵبەرانە و بازداشتکە و مەهاجەر سعیدی کامران ساتمانگەر دێهداری بانکردگا عوسمان ئیسماعیلی ئەمانە شاخصهایەکی فرە متفاوت بێسا فعالین کارگەری اجتماعی شناختن و چەگەیەکی جەوێکی لە فەزاوەڵ بۆ واشە لە جامعات لە پێدا تا بتوانێت بێسا ئەهداف پەلید و نەنگین خۆی فەتە بە جامعە تەحمیلەکە زۆر سپاس بۆ تەوزیحە کاملەکەت کە لە زەمینای جۆرا و جۆرە ئیشارە کرد قەتعاً دیارە تا جمهوری ئیسلامی لە قودرەتا بێ وە لە تەی 43 ساڵی حاکمیەتیە هەر ڕۆژە موسیبەت و بەدبەختی و هەژاری و نەداری و زیندان و شکنجە و قەتڵ و ترۆر و هەموو ئەوانەی بۆم کۆمەلگا بە درێژایی تولی عمری بە کۆمەلگا تەحمیل کردووە و کۆمەلگا ئاگادارن واگەر واقعاً جیا لە بەرنامێکی بیرزەقەی ئێمە 24 ساعتە تەلەڤیزیۆنی 24 ساعتەمان بێ بە ئیتفاقاتی ناو کۆمەلگای ئێرانە ڕناگەین بەهۆی کەسافتکاری و دژی ئینسانی بوونی جمهوری ئیسلامی هەروەکو بەوردی بۆ خۆت موقعیەتی ئێسای جمهوری ئیسلامی لە ئەوزاعی کاریگەری و ئیجتیماعی لە کوردستانە و لەم رابطەدا مشخصەن مەسەلەی ئەفزایشی یانی زۆرکردنی تەمەنی بازنشستگی کە زۆری کردووە و یەکێ لەوانە کە مەسەلەی ئەم ڕۆژانە بووە مەسەلەی حیجاببانان لە ئیزگاهای مترۆی تاران ئەگەر ئیشارەی بە مەش بکەی بە نەزەرم لازمە کە چی قەوماوە هەرچەند وایە وەزارەتی کشوەر و شارەداری تاران داویانە بەژێرم قەزیەدا کوتویان ئەمە بڕیاری ئێمە نەبووە ئەم کارە خودسەرانە کراوە ماجرات شویە بۆچی ئەم ئیتفاقاکەوی بڵانە بابشینە سەر مەسەلە حجابانە ئەمانە هەمان نیروهای ببوورە هەورێ اسماعیل ببوورە 6 دقە زیاتر وەختمان نەماوە فەرموو بەشکم لەو 6 دقا بکۆی کەیتووە بڵێ ئەزانی چونە ئەمانە کە بەێسا بەنوان حجابانان کە مەسەن خسییانیان لەسەر گیان ژنان و بەسڵا جوانان ئەو جامعە کە بێسا ئەم مەسەلەی حجاب و ئەم جۆرەشتانەی کە بێسا تەحمیلات جمهوری ئیسلامی کە کردی ئەم جۆرەشتانەکە بێسڵا کە بابردیگە بە عنوان عینی کە حجاب ئەوەتە ئەمانیانە خسییانسی گیان مردم هەمان نیروگەر بێسا گەشتە ئێرشادن ئەمە معروف نەهی ئەزمۆنکەدن ئەمانە وابەستەکەی خۆی جمهوری ئیسلامی ئەمانە نەتیجەی فشارێکی اجتماعی کە بێسا کە چونێت بەرامبەریانەوە ێساگەن کە ئەم مەسلات کە زەبەرەوە دوێتەوە وەزارەت کشوەر حکوومەت ئیسلامی ئێران دای ژێرم قەزیاوتی ئەمانە بێسا خودجۆشن خۆیان ناتکن بێسا ئاتش بە اختیارن کە قسەی قۆڕەکات شاداییتانی کردووە ئەمانە بوا گاداری کە مەسەن سنەدێکا ڕۆژنامەی احتمال کردوا بەسە بە خۆتم بێسا مەسەلەی ئەسلاح تەڵەبانە حکوومەت ئیسلامی ئێران نا کە بێسا لە
سركار هاون والتحكيم وتثبيت الحكومة الإسلامية لنا بأصلا دول نش تعبير خاص معهم هو سندي كي بشكل أو الدستور العملاء كبيصلنا وزارة كشور الجمهورية الإسلامية وكجريا قبل بيصل معمول قال أمن بمغرب نيزل وكذا وحتى تحت عنوان بيصل كسان حجابه أما أنا بوقع ده ياخد جوشني وبس الحكومة الإسلامية لنا حتى حقوق معنانيا حقوق معناهن اسناد يعني افشاك رجع كبين 12 مليون تا 15 مليون معنانه بولسينا كبتوانا او جو ولا فزايق لا رعبوا وحشة وام جلشتان وبجامعين كان جامعة زانية جامعة بيصام مسخرة دي اما انا بس بجوني السامين اما نتيجة هم في شاقل روح روانية كبيصا كوتمان كلا هذا شو سوية كوا كبر دوام هالجوني السامي كتوا وتلاشي كوتمان بيصا بفاكتورات وين شان بي توازن قوام في الجمهورية الإسلامية هو نقدر يقصوا مردم بيشتريك مردم بيصا بتجربة جربة من الجمهورية الإسلامية والجملة أما سلك تحقق الجمهورية الإسلامية نهاد رسمي كي وزارك شو لك شادر تلانا كي كلنا فتينا معمول وادار بوجا كجلو كارو بجامع جماعة ملو بمن يخرج جوشن سيقول جامعة لأنا مقصي قوة معمول يلزمون كوا بس بقول الجمهورية الإسلامية يوم جلشتنا وحتما ومجبر أن السلام قضية كتشكل لنا كي هل أول مجاهن نشان هذا بيصير نو متكوشتا نو متكوشتا كبيصير مردم هي ليش كان سلام حجاب بانجلا فشايا بوتين برشق يعبن ليش هاي متواضع كبويا ممكن ساعات ما يفتح برشق يعبن باشا أو أنا جاب لنا كشني جاوز على كشوي الجمهورية الإسلامية بمعنى واحد بيجي معنا وابسكل إيمان أما مجموعة مسائل كبيصير ضعف الجمهورية الإسلامية أما دلوقتي كجامعة زانية أما أنا بس بأخذ الجمهورية الإسلامية معمولين أما بعض الأحجاز المؤخرة أما شيء بعد الشيء يشتغل كبيصير بعد بدن سنة بعد الشيء جد يعني في الزمن وتشبعوا كلنا كهذا شيء بتواني كمان مثلا تواشاكا أمريكا مثلا إذا تشيلوا لك مردمين بعد الشيء بعد الشيء فلهن يعني لازم يعملوا أتينا إحساسا كان لسلام وتيبتو ساسي كبيصير بولي كين خيانة دولان kalkınıyor bilme kadar gene piyanlardan. Dolayı çünkü çapayı kabulliya. كأو بس هذا دوبن هايك بنا بس بما يسنوق اجتماعي كبس عن بوليتيا زخيرة وكبس يعني كانوا معنا أيجن ما قدول بقي جلوكن سنة وزين كبس شبايا كان وإيسيج هل أما سنة صعبان بدنا فقط سنة بخاطر كبتواني استثمار في التركات بخاطر كبتواني مثلا تاد ليو خور ليه قولي بكبيصلا تعود كوي ممكن كمثلا أجرين كي بلا كمثلا تواشاي كم جلشتنا مثلا شل سال كذا بوا بيمي لسه كارو ليف سيني كجا كار بكاري شيء كوتي كيش كفت اللي جي كني تواني كاركا دواي بتوا دس بي بس ميليا بيجي بالحال سنوق بمي بانشي خالية أو بدوانم كمان جم أمانة مجموع مسائل كخود مردم خود الجامعة وخود فرنجي بانشي أنا مقزية هنا كمن أجل وقت نيا ولا أجل وقت ويا كمثلا لا متاسفانه وقت كمان توابوا أو كل بني لك كل جانا أمانة كهيك شيء تانية غير الفشار هاودن بو مجموعة بشرك بو كارجراني كبس آخري كارن كأجل دور الشجرة كان بانش تبنا سلام قزية بيصا هيك بيتو أمانة ولا هيك منفعة يوم عن كارجرانية أما هذا شباب كده بالحال مثلا حجاب على إيش كباس من يقوى بس بأخذ الجمهورية الإسلاميين جلوكن وأميدوار أم توازن قوى متشكل أستاذ ما يفتر كبتواني بشيء تبروا هالشيء في الشعب يبغى الجمهورية الإسلامية كجامعة أم أصلا موجودية خود الجمهورية الإسلامية كمصيبة ودرديسة وبدبخي بشرعية ومردم نجاتي به وبيصنع جامعي كفضل آزادي برابري ووفاء بحقوق اجتماعي إنساني كان كما نصنع باريس رابطية بيت السلكة ممنون بوا مختلف يوم زۆر فەر بۆ تۆزیعەکانە پرسیارم زۆر بوو لەم بابەتەوە باسێکی مهمیشە وەلێ متاسفانە وەختەکەمان ئیجازەمان پێ نادا قەتعەن جمهوری ئیسلامی تا لە قودرەتا بێ دەسەبا بۆ نانی خاڵی و وشکی سەر سفرەی خەڵک ئەگەر بیان بێ حتا ئەگەر بیان بێ بۆ ئەوەی بتوانێ بودجەی دەیان و سەدان گروه و سازمانی ترۆریستی و کە لە دەوڵەتای مختلفی مەنتەقەیە دایناون و چه حەجابانان و نازانم هەمووم هێزە سەرکوتگەرانە تامینکە بە قیمەتی زایەکردن و لەبینکردن و لەبینبردنی ژیان و کەرامەت و حرمەت و سفرەی خاڵی خەڵکی ئەو کۆمەلگایە
تا جمهوری ئیسلامی ببێ وەزەکە لەوە باشتر نابێ و ڕۆژ بە ڕۆژی خراپتر بێ. زۆر سپاس بۆ تەوزیعەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا ئیسماعیلی وەیسی. سپاس بۆ ئێمە. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست، هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ